کانی کارەبای حکومی هاتینەوە کانی کارەبای حکومی کا 100 میلیۆنەکە کارەبامان دەوێت کارەبا معقولە لە ناو شاری هەولێرێکە 3 ساڵ و نیو ڕەت ببیتن هەتاوەکو ئێستا کە کارەبای حکومیم نەبیتن ڕۆژانە سەرروی دا عملیات دەکرێتن لە میهرەبانی هیچ ڕۆژێک نییە دا عملیات نەکرێتن هەتاوەکو 30 عملیات دەکرێتن ڕۆژانە 1000 کەس پێداتە ناو خەستەخانەی میهرەبانی 100 دکتۆر کار دەکە بە مقیم و مقیمەقدەم و ئیخسائیەوە لە خەستەخانەی میهرەبانی نزیکەی 300 کارمەندی هەیە خەستەخانەی میهرەبانی هەموو ڕۆژە 500 کەس دێتە ئیستیشارەکانی نەخۆشخانەی میهرەبانی کانی کارەبا لۆ کارەبام نادەنێ دوو جانە سەردانی وەزیری کارەبام کردیە چوومە لای مدیر عامی کارەبای لۆ کارەبام نادەنێ لۆ جوابمان بدەنەوە لۆ کارەبای نادەن کارەبا گەویشتە هەموو جێیەکی لۆ کارەبا نەگەویشتە خەستەخانەی میهرەبانی کارەبامان دەوێت کارەبا خەڵچینە ئەو 100 میلیۆنەشان کە لێ ساندیمە نایاسایی بووە ناقانونی بووە غەدر بووە گوتیان دەبی 100 میلیۆنی بدەی کارەبای لە فیدەری لۆ ڕادەکێشین 100 میلیۆنمدایە لە مانجی 12 2024ەوە هەتا ئێستا کارەبای نەدایە پێویستە ئەو 100 میلیۆنم بدەنەوە کارەبای نیشتیمانیشم بدرێتێ مافەکان دەبی وەربگیرێتن ماف نادرێتن دەبی ماف وەربگیرێتن هەموو ڕێکارێکی کە ئەوەی پێمان باشە دەیگرین با پێتان برێم جێکی پێدەزانم هەر دێوە وێندەر دەچمە کندەرکە قەبرستانێ دێرم کا 100 میلیۆنەکە هەر دێ قەبرستانێ ئەم دەچمە وێندەر لەکن قەبرستانی ڕادەوەستم دێرم کا 100 میلیۆنەکە پارێ فەقیران و پارەی خێرخوازانتان لێستاندم 100 میلیۆنەکەم بدەنەوە 100 میلیۆنەکە دەمەوێتەوە دەچمەکن قەبرستانی ئینتیزار دەکەم هەتا دێش یان دوعاتان لێ دەکەم یان دوعاتان لۆ دەکەم کارەبام بدەنێ ئەگەر نا ئەمەش هێزمان هەیە هێزەکەی من سیلاح و دەمانچە نییە هێزەکەی من دوعامان هەیە دوعا بە دوعایەکان قەبرستانیشمان هەیە دەچینەکەن دەکە قەبرستانی هەر دێنە وێندە چێوە دەچن بمێنن بە سەلامەت میهرەبانی دڵسۆزی و لێزانی